سەرەتا کە هاتم بۆ ئێرە 3 ساڵ لەمەوە پێش بەتەمای ئەوە بووم کە خۆم فێری زمانی کوردی بکەم بەڕاستی، چون لە ئێرانەوە ئێمە هەموو شتێک بە فارسی فێرە بین، هەموو شتێک خوێندن بێ هەر شتێک. کە هاتم بۆ ئێرە هەروە بووم، یعنی سرنجڕاکێش بوو کە چۆن ئەتوانم بە زمانی کوردی پەرستاری بڵێمەوە. شتێکی زۆر قورس بوو لە ناو مێشکبا، یعنی کاتێک کەسێ باسیە کرد وەرە بە کوردی باسی کە بووم نەمەزانی. یعنی زمانی دایکی خۆم کوردیە، بەس کاتێکە کەسی پێی نەکردم ئەڕۆشتمەوە سەر فارسیەکە، چون لە سەرەتاوە لە پۆلی یەکەوە تا زانکۆ هەمووی بە فارسیە. زۆر گەڕام بە دوای کتێبە لە بواری پەرستاریە کە خۆم فێر بکەم بەڕاستی، یعنی هەولێر گەڕام، سلێمانی، دهۆک، هەموو شوێنێک، یعنی برادروشتی زۆرم هەبوو تم بۆم بدۆزنەوە. یعنی باوەڕ ناکەن کە یەک کتێبیشمان دەست نەکەوت لە بواری پەرستاریە. ئەو کاتە بوو کە دەزانیم بەس ڕۆژ هەڵات نییە، هەمووی کوردستان زمانەکەمان خەریکە لە ساینس دواکەوێ، واتە لە زانیاریە تۆبیەکان لە ئەو شتانە وشەمان نییە، کتێبمان نییە و ئەوە زۆر گرنگە کە زمانی خۆمان بپارێزین. ڕاستە زمانی ئینگلیزی زمانی زانیاریە، زمانی ناڵەجە، بەس ئەوە یعنی تەواو نییە. ئێستا ئێمە لە ئێرانە هەموو شتەکان، هەموو کتێبەکان بە زمانی فارسی گەڕاوەتەوە، واتە یعنی زۆر کەم کتێب پێویستمان بەوەیە کە بە دوای کتێبەکە بگەڕین بە زمانی ئینگلیزی، چون هەمووی گەڕاوەتەوە. بەس بەداخەوە لێرە یعنی تۆپ بە تایبەت لە بەشە تۆبیەکانە کتێبی کوردی نییە. ئەوەیش کە هەیە یعنی گەڕاوەتەوە بە زمانی کوردی، هیچ نووسەرێکم نەدۆزیەوە بێ و بە زمانی خۆی، یعنی بەپێی ئەو شتەکە لە کوردستانە هەیە، بەپێی کەلتوری خەڵکەکە بێ و کتێبێکی توبی بڵاو کاتەوە. ئەتر وتم مادام هیچ کتێبێ نییە با من بم بە یەکەم کەسەکە. سەرەتا کە هاتم بەڕاستی ئەوەندە ئەوە قسەم نەیەکرد کوردی، یعنی تا دوو شەی کوردیمەوە دوانی فارسم لە پاڵیا ئەوەت، چون وا فێر بووین، شتێکێکە ژیانەکە وا فێری کردبووین. بەس کە هاتم بۆ ئێرە سەرەتا ڕۆیشتم کە کورسێکی زمانی کوردیم وەرگرت لە مەهابادەوە، ئوستازێکم هەبوو لەوێ، ئەو فێری کردم و وتم ئەمە تەواو نییە بۆ من، ئەبێ خەڵکەکەی خۆی ئەوەی کە لێرە ژیاوە باشتر لی تاگە. لەبەر ئەوە 6 دانە عەفو 6 دانە تەلەبەی نرسینگم هەڵبژار، 6 دانە تەلەبەی بەشی پەرستاری خۆمان و بینیم هەم ئینگلیزیەکەیان باشە هەم کوردیەکەیان باشە. وتم ئەمە شتێکی زۆر باشە، یعنی ئەتوانی یارمەتی من بن. پێشەوەی کە بە ئەوان بڵێم ماوەیەکی 1 ساڵ پێشەوەی کە دەست پێ بکەم 20 دانە کتێبی پەرستاری کە لە جیهانە لە هەمووی زانکۆ باشەکانە بەکاردێ بۆ ئەوەی کە فێرخواست فێری پەرستاری بکە کۆم کردەوە. و یعنی لە زانیاری هەموویانم کرد بە یەک کتێب بە زمانی ئینگلیزی، یعنی کتێبەکەم سەرەتا بە زمانی ئینگلیزی نووسی. دوای ئەو 1 ساڵەکە ئەو کتێبەم نووسی، وتم ئەمە باشترین کتێبە کە بگەڕێتەوە بە کوردی. یعنی من بەس ترانسلیتم نەکردووە بێم بڵێم ئەمە کتێبێکی ئینگلیزیە با بگەڕنەوە بە کوردی، نەوانە بوو. کتێبەکە هەر لە سەرەتاوە خۆم نووسیم و ئەم کتێبێش کە ئێستا نووسیومە لە هەمووی ئەو کتێبە ئینگلیزیانە کە تا ئێستا نووسراوە لە بە زمانی ئینگلیزی لە بواری پەرستاریە، ئەمە لە هەموویان یعنی کامپلێترە، لە هەموویان زانیاریەکانی زۆرترە. بە خوێندنی ئەم کتێبە وەکو وایە هەمووی ئەوانەیە کە لە هەمووی زانکۆکانی کەنەدا و ئەمریکا و ئەمانە ئێستا کە باشتری زانکۆکانی پەرستارین بەکاردێ و تو ئەتوانی ئەم زانیاریانە لەناو ئەم کتێبە وەربگری. هیچ کتێبی پەرستاریمان نەبوو بە زمانی کوردی، وتم با لە بنەماکانی پەرستاریەوە دەست بکەم، واتەی هەمووی ئەو بنەما زانیاریانە کە پێویستە فێرخوازێکە لە پەرستاریە ئەدەرس ئەخوێنێ وەری بگرێ، وەکوچی وەکو ئەو ئیشانەی ئەو چالاکیانەی کە لە خستەخانەکانە پێویستە پەرستار بیکە. 24 دانە چالاکی کە زۆر یعنی هەموو پەرستارە ئەبێ بیزانێ و یعنی شتێکی بنەمایە بەڕاستی ئەبێ هەموو پەرستارە بیزانێ، ئەوانەم هەڵبژارد و بەپێی ئەوە ئەم کتێبە نووسراوە. جاکە کتێبەکەمان نووسی بەس نووسی نییە، من زۆر بە شێوەیەکی ئەکادمی ئەم کتێبەم نووسیوە، جا بۆ ئەوە کە باشتر فێر بێ فێرخواز هەر لە ئەم لە بینەرسینگە کە ئێستا ئەیبینن هەمووی ئەو هەنگاوانە کە نووسراوە خۆمان ڕەسممان گرتووە. یعنی لە ناو کتێبەکان من زیاتر لە 500 ڕەسم کە خۆمان گرتومانە لێرە تەلەبەکان خۆیان ئیشەکانیان کردووە و کتێبێکی تەواو ئۆریجیناڵە، واتە نمونەی نییە ئەو ڕەسمانە، ئەوە نییە بڵێم کتێبێکم نووسی و ڕەسمەکانم لە گوگڵ وەرگرتووە، نە، شتی وانە، هەموو شتێکی ئیشی خۆمانە و یعنی وێنەی نییە ئەم کتێبە ئێستا لە تەواوی کوردستانە. و من یعنی پێم خۆشە کە زیاتر بێ، ناڵم کتێبەکە زۆر بێ عیبە، بەدڵنیاییەوە چون یەکەم ئیشە هەر عیبی هەبێ هەر هەڵەی تایە و پێویستە کە لەسەری ئیش بگرێ. من ئامانجم لەم ئیشە ئەوە بوو کە ڕێگایەک بکەمەوە بەڕاستی لە پشتی کتێبەکەیش نووسیمە، مادام هیچ ڕێگەیەک نییە با خۆم ڕێگاکە بکەمەوە.
بە دڵنیاییەوە ئێمە بەردەوامە بین. من هەموو کات بە ئەو 6 تەلەبەی ئەڵێم ڕسمیان هەیە لە ناو کتێبەکە، هەموو کات پێیان ئەڵێم ئەمە یەکەم هەنگاو بوو، ئەمە ئەوانە بڵێ ئیشێکمان کرد و تەواو ئێمە یەکەم کەس بین. نە، بە دڵنیاییەوە ئەبێ بەردەوام بێت، چون ئەگەر وازی لێ بهێنی کەس گرنگی پێ نادا. هەموو ئیشێک ئەگەر بە دوایە بڕۆی بەردەوام بووی لەسەری و زۆر سەرکەوتووترەبی. بەڵێ توێژینەوەمان هەیەوە لە بواری ژنانی چا بە دڵنیاییەوە ئێمە بەشێکمان هەیە لە پەرستاریە، هەرەڵە پەرستاری ژنان. بە دڵنیاییەوە من خۆم اختصاسەکە مناڵان و ژنانە، چون اختصاسی خۆمە بە دڵنیاییەوە ئەڕۆم لەسەری ئەوە ئیشەکەم. من بەس 1 ساڵ زانیاریم کۆ کردەوە لە کتێبەکانی ئەوانەی کە باسم کرد، ئەو کتێبە باشانە کە لە تەواوی جیهانە خەریکە بە فێرخواز ئەڵێتەوە. دوای ئەو 1 ساڵە 1 ساڵیش لەگەڵ تەلەبەکانە ئیشم کردووە. تەلەبەکانی ئێرە یعنی ئامانجیان سەرەتا ئەوە بوو کە بەس دەرەجە وەربگرن و شادیان وەربگرن و تەواو ئیشێکمان دەست پێ بکەوێ. زۆر قورس بوو تێیان گەێنم کە ئەوە بەز نییە بۆ ئێوە، ئێوە زۆرتر یعنی هەوڵی زۆرتر بن. کاتێک کتێبە ئەنووسی ئەبێ بە پێ کەلتوری ئەو خەڵکە بێ. ئێستا مەسەڵەن کتێبی پەرستاری هەیە تایبەت بە خەڵکی کەنەدایە، کتێبی پەرستاری تایبەت بە خەڵکی ئین. ئێمەش هاتوون بە پێی کەلتوری کوردستان ئەم ئیشەمان ئین کرد. ئیشی هەموو مامۆستایەکە کە تەلەبە لە ئەو بیرکردنەوەی کە زانکۆ بەس ئەوەیە دەرەجە بهێنیت و دەرچیت و ئیشێکت هەبێ دەربێ. ڕاستە هەمویان دەرەچن و تەواوبن تەخەڕوجەکەن لە زانکۆوە. لەبەر ئەوەی کاتێکە لە زانکۆن کاتێکە لە لای مامۆستاکانن ئەبێ مامۆستاکە ئاگای لێ بێ کە تەواوی ئەو زانیاریە کە پێویستە بەس کتێب نەبێ، بەس دەرەجە نەبێ. لەبەر ئەوە بە تایبەت لە بوارە تووبیەکانە، یعنی ئەگەر فێر نەبی بەخدا ئەوە بڵم کە حەق و ناسە بەملتەوە. پەرستارێک نەبێ کە شتێک فێر بیت و شتەکە فێر نەبیت و بڕۆیتە خەسخانە هەڵەیەک بکەی بەسەر ئەو نەخۆشە، یعنی هەردوو لە زەرەر و کردووە، یعنی مافی ئەو زەلامەت ئین کردووە. وتم وەرن کتێب بنووسین، هەموویان وتیان مامۆستا وازمان لێبێرە ئیشی وا چۆن نەکرێ ئێرە مامۆستاکانێکی کتێب نانووسن چە بگاتە تەلەبە. وتم ئێوە بەس کاتم بۆ دانێن قسە بە قسەم بکەن، ئێمە ئەتوانین ئەم ئیشە بکەین. زۆر قورس بوو، یعنی زۆرترین کاتم لەسەر ئەوەی کە قەناعەتیان پێ بکەم ئەبێ ئەم ئیشە بکرێ فەوتا بەڕاستی لەسەرەتاوە. کاتێ بە ئینگلیزی دەرزەڵێنەوە بە دڵنیاییەوە زۆر کەم تەلەبەیەک ئەدۆزیتەوە کە بە تەواوی لە تۆ تێبگات، چون زمانی دایکی خۆی نییە. تۆ هەروەرە شەرحی بۆ بکە، هەر ئەوەیە هەندێک شتی هەر لە دەست دەرەچێ. لەبەر ئەوە من یعنی لە کلاسە بە ئینگلیزی شەرحی ناگەم بۆ تەلەبەکان، دواتر تێنە ئۆفیسەکەم تخوا مامۆستا بە کوردی بێڵەرەوە بۆ ئیشمان. یعنی ئەوە زۆر پێویستە کە ئەگەر ئەو کتێبە هەبێ ڕاستە زمانی ئێرە ئینگلیزیە، زمانی ئینگلیزی زۆر باشە، چون تەواوی وڵاتەکان قسەی پێکەن بۆ وەرگرتنی زانیاری. ئێمە دژی زمانی ئینگلیزی نین بە دڵنیاییەوە، بەس هەموو وڵاتێک ئەبێ زمانی خۆی بپارێزێ، چون تۆ ئەو زانیاریە لە زمانی دایکی خۆت وەری ئەگری قەت ناتوانانی لە زمانی تر وەری بگری. زانکۆ زمانی ئینگلیزی بێت، زمانی کوردی بێت، زمانی هەر شتێک بێت، تۆ ئەبێ بزانی کە بە زمانی کوردی تو دواتر ئەڕێ بۆ خەسخانەم باسی پەرستاریتان بۆ بکەم نەخۆشەکە و کوردە. وانە نەخۆشەکەی تۆ کوردە، ئەگەر نەزانی ئەو شتانەی تێگەینی بە زمانی کوردی ئیسفادەی چیە هیچ. ڕاستە ئێمە لە زانکۆوە لە یەکتر تێگەین بە ئینگلیزی، من شتێڵێم ئەو شتێڵێ لە یەک تێگەین، بەس ئەو مەسەڵ نەخۆشێکی 6 ساڵانی تا ئێستا چاوی بە کتێبی ئینگلیزی نەکەوتووە، تۆ هەروەرە تا بەیانی بڵێ ئەمە کەن و لێ ئاوا دانێم و ئەوە بۆ ئەوە ئەبێت و ئەبێ ئەمە بخۆیت و بڕاستی لێو تێناگا ئیسفادەی لێ ناکەن. و پێویستەکە هەرو جۆرەکە وتم بەپێی کەڵتوری ئەو خەڵکە، بەپێی ئەو زانیاریانە کە خەڵک ئەیزانێ زمانی خۆیان بە زمانی خەڵک خۆی ئەبێ قسە بکەیت. کتێبەکەمان کە ترانسلیت و بە کوردی ئەتر وشەکانمان ڕێک خست و ئەمانە نووسیمان، وتم بۆ ئەوەی کە دڵنیا بین کە ئەم کتێبە یعنی هەمووی مامۆستاکانی کە زمانی کوردی ئەزانن لە کوردستانە بە دڵیانەوە هەڵەکانی بدۆزنەوە. من ئیمەیلم نارد بۆ زیاتر لە 50 مامۆستای کوردستانی ئێرە و ڕۆژهەڵاتی خۆشمان، یعنی زۆربەیان ڕیجکتیان کرد، یعنی ڕەفزیان کردم، تیان کی کتێبی کوردی ئەخوێنێتەوە و نایەوێت و لەوانەیە نەزانم ئافرەتی بووم کە تەمەنم لە خوار بوو زۆر گرنگیان پێ نەدام، ئەو کاتە خۆم ئەو هەستم بوو تم ئێستا لەوانەیە پیاوێ بوایە لەناو کووردا پیاوەکان تو ئینتر دەرەکەون تا ئافرەت. لە ئەو 50 کەسە بەس 10 کەس وەڵامی منیان داوە، یعنی زۆر بە قورسی لەگەڵ ما هاوکاریان کرد ئەم کتێبە بخوێنەوە سەیریکەن، بەس ئێستا کە کتێبەکە هاتووە بەبەرهەم هەستەکەم گۆڕاوە.
هێشتا هیچم نەکردووە بەتەمای ئەوەم کە ئینشاءالله دوای ڕەمەزان دوای مانگی ڕەمەزان کۆبوونەوەیەکی بۆ بکەم داوا لە مامۆستاکانی بەشی پەرستاری و بەتایبەت ئەوانەی کە دەرسی کوردی ئەڵێنەوە هەستەکەم ئەوانەی کە زمانی کوردی ئەڵێنەوە زۆرتر گرنگی بن بەم شتانە. داوایان لێ یەکەم کۆبوونەوەیەکمان هەبێ باسی کتێبەکەیان بۆ بکەم باسی ئامانجەکەی خۆمانیان بۆ بکەم ئەو کاتە بەڵێ من پێم خۆشەکە مەسەن لە زانکۆیەکە ئێستا مەسەن زانکۆی سلێمانی خۆ بە کوردی دەرسەڵێنەوە با ئەو کتێبە بەکار بهێنن تەلەبە ئاسانتر تێگێ هەموو شتێک بە زمانی دایکی خۆت باشتر تێگێ. گەشتمە ئەو قەناعەتە کە خەڵک زانیاریان لە بەشی توبیا زۆر کەمە. هەر پرسیارێکیان لێ ئەەکەیت و ئەمانە لەناو گوگڵا ئەینووسن و ئەم زانیارە نەزانم دروست بێ دروست نەبێت چەنێ ئینیسی قەپێکراوە بێیانە ئەوەی دیار نییە. لەبەر ئەوە ئیسا من دووسێ پرۆژەکتی ترم بەدەستەوە بەڕاستی بۆ ئەوەی کە زانیاری خەڵکی عام بەرزکەمەوە لە بواری تۆبیا مەساڵ ئەپلیکیشنی موبایل خەریکم چاکەکەم بۆ ئەوەی زانیاری دایکەکان لە بواری ئەوەی کە چۆن گرنگی بدەن بە گەشەی منداڵیان لە ماڵەوە کە بۆ هەر کێشەیەکی ئاسایی ئاوا مناڵەکانیان نەوەن بۆ خەسخانە و هەم پارە بێدانەکەیان کەم بێتەوە. من زۆر گرنگی ئەدەم بە ئەوەی کە گەشەی منداڵ دایک خۆی بتوانێ چاودێری بکە دایکەکە خۆی ئاگای لە منداڵەکە بێتە ئەوەی کە ئەم دکتور و ئەو دکتوری پێ بکە. لەبەر ئەوە سێ پرۆژێکتم بەدەستەوەی ئێستا لەسەر ئەو پرۆژێکتانە یەکێکیان ئەوەیە کە ئەپلیکیشنێکی موبایلە دایکەکە تەمەنوشتی منداڵەکەی ئینەکات و ئەتر زانیاری بۆ ئەهێنێ و کە ئەم منداڵە لە ئەم تەمەنە ئەبێ گەشەی ئاوا بێ ئەگەر وانە بێ ئەتوانی چی پێ بکەی وەکو دایکێ خود ئاگای لێ بێ لە منداڵەکە. و بەڵێ من ئەبێ دەستخۆشبوونی ئاوایشمێنانێکیش بکەم بەڕاستی کە لەسەری ئافرەتان و ئیشەکەن چون بەداخەوە ئیستا ئێمە لە دەورانی کە ئەژین تا باسی ئافرەتێ باسی جوانیە و مدیلێ و ئەمانەت بەس ئەوەتێ و زۆربەی شەریکە و شتەکان زۆرتر لەوەی پیاو بگرن ئافرەتەگرن بۆ چون ئەڵەن سەرنج ڕاکێشێت و خەڵک تێت و لەبەر ئەوە بەس ئافرەت ئەوە نییە بەڕاستی ئافرەت زۆر لەوە بەرزترە. ڕاستە ئینێکە کە خوا دروستی کردووە جوانی هەیە زۆر ناسکترە لە ئین بەس ئافرەت ئەبێ بەهێز بێ بەڕای من ئەبێ ئیشی ئەکادمی بکە کە خەڵک یعنی نەیەتە ناومێشکی کە تا ئەوەیە با بە مدیل بێت و نازانم سرنجی خەڵکم بۆ ڕاکێشێ لە دوکانەکەم و ئەوەم بۆ بکە ئەمە نە ئەبێ بزانی کە نرخی تۆ زۆر بەرزترە ئەبێ ئیشی گەورە بکەیت. بە دڵنیاییەوە من لەسەر بواری ئافرەتان ئیشەکەم و زۆر خۆشحاڵم بەڕاستی ئەوە ئینێ هەیە ئەوە کۆمپانی هەیە کە گرنگی ئەدا بە ئەو ئیشە گەورانەی کە ئافرەتێکە بەداخەوە ئەوانی کە ئەوانیە تا وێنی سەیری چەنەڵەکانی تیڤی بکەن هەمووی جلی کوردی لەبەر کردووە و خۆڕازاندنەوە و خۆ پێشاندانە بەس ینی من هەر کات ئەیبینم بەڕاستی خەفەتە خۆم ئەڵێم بۆ ئافرەت زۆر بەرزە نابێ ئاوا بێ.